بەڕێز مەتران بەشار وەردە سەرۆکی ئەسقوفیەی ئەبرەشی کلدان لە عینکاوە لەگەڵمان دەبێت. بەڕێز مەتران ئێوارەتان باش، سوپاس بۆی کە ئاماجەن لەگەڵمان. سەرەتا بەوە دەست پێکەم چی وای کردووە کە کریستیانەکان هەست بە ئەمان نەکەن لە عێراقا و ئەو ناوچەیە جێدێڵن بە تایبەت لە دوای ساڵی 2023ەوە؟ ئێوارەتان باش بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز و تەواوی. لە ڕاستیدا لە ساڵی 2023ەوە بە تایبەت لە ناوچەکانی کریستیان نشین لە شارە گەورەکان بەغدا، مووسڵ، کریستیانەکان پێکاتەی کریستیان ڕوبەڕووی هێرشکردن بوونەوە، تەقانەوەی کریستیانەکان، ڕفاندنی کریستیانەکان، بابەتی داواکردنی فتیا، کوشتن لە هەمان کاتدا، کوشتنی مەترانەکان لە هەمان کاتدا 67 کڵێسا و دێر دەقێنراونەتەوە. بەڕاستی هەرەشەی ڕاستەقینە هەبوو لەسەر ژیانی کریستیانەکان، پامی هەرەشیان پێدەگەیشت. هەموو کات زۆرێک لە کریستیانەکان وڵاتیان جێهێشت چوونە ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا. زۆرێک لە خانەوەدەکانیش کە ئێستا لە لوبنانن، لە ئۆردون و لە تورکیان، هەروەها 16,000 خانەوادەی کریستیان ئێستا هاتوونەتە دهۆک و سلێمانیە و هەولێر، بەتایبەت لە عەنکاوە گیرساونەتەوە کە ئەمڕۆ دەبینین شارۆچکەی عەنکاوە گرنگترین بوونی ناوچەی کریستیانشینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە ڕاستیدا ئێمە ئەو ناوی بنین چەوساندنەوەی ڕاستەوخۆ کە پێڕوو کریستیانەکان ڕوبەڕووی بووینەوە. تەنانەت کاتێک بابەتی کار و فەرمانیش باز دەکەین، بەڕاستی زۆرێک لە کریستیانەکان توانە کریستیانەکان دوورخرانەوە، بەڕاستی لە کارەکانیان دوورخرانەوە. ئەوان هەستیان بە ئاسایش و سەقامگیری نەکرد. ئەمە هۆکاری سەرەکی بوو کە ناوچەکانی خۆیان جێبهێڵن. کریستیانەکان وای کرد کە ناوچەکانیان جێبهێڵن، لە هەرێمی کوردستان نیشتە جێبن، تەنانەت عێراق بە شێوەیەکی کۆتایی جێبهێڵن. زۆر باشە، دواتر ئێمە سەرباسی هەرێمی کوردستان، بەڵام جیاواز لە دۆخی ئەمنی و ناسەقامگیری ئەمنی لە عێراقدا کە دوو جار بۆ کریستیانەکان ناسەقامگیرە، بەڵام کریستیانەکان نایشارنەوە بۆ خۆیان باس لەواکەن کە ئەوان پەراوێز خراون لە عێراقدا. ئەم پەراوێز خستنە بۆچی؟ من ئاماژەم بۆ کرد، پێشتر ئاماژەم بۆ کرد توانای کریستیانەکان ئەوەی کە کۆمەڵێک توانای مرۆییان هەبوو لە کارەکانیان دووخرانەوە، پەراوێز خران بۆ کۆمەڵێک هۆکاردا پرۆسەی سیاسی دەکە. لە ساڵ 2023ەوە لەسەر بابەتی بنەمایی پشتپشتکێنە دامەزراوە، پشتپشتکێنەی مەزهەبی و حزبی دامەزراوە. پێکاتەی مەسیحیەکان ئەو هێزە حزبیان نەبووە، ئەو ئامادەگیان نەبووە کە بتوانن بەرگری لە خۆیان بکەن، بەرگری لە تواناکان مرۆییەکان بکەن. بۆیە ئەوان دوورخراونەتەوە لە کار و پیشەکانیان. بۆیە هەمووان عێراق بەڕاستی لە کێشەدایە، هەمووی کۆی عێراق لە کێشەدایە. سیاسیەکان بەمان شێوە پرۆسەی سیاسی دەبینن کەوە پرۆسەی سیاسی لە عێراقدا بەڕاستی کێشەی زۆر گەورەی تێدایە. پابەندبوون بە دەستوور نییە، کار بە دەستوور ناکرێت، زۆر کێشەی دیکەش هەیە. بۆیە حیزبە گەورەکان کێشایان هەیە. بێگومان ئەو کاتە پێکاتەکانیش لە هەمان کاتدا ئەوانیش زیاتر و زیاتر کێشایان هەیە. بەڕاستیکن بارتە گەورەکان داوای ئەوە دەکەن کە سەقامگیری لە ئارادانیە. لە هەمان کاتدا ئەمەش چی دەبێت؟ ڕنگدانەوەی دەبێت لەسەر تەواوی کۆی پرۆسەی سیاسی لە عێراقدا. پێکاتەکانیش بەمان شێوە ئەوان هەست بە چی دەکەن؟ هەست بە زۆرێک لە قورسایی و فشار دەکەن لە ئەنجامی ئەم هۆکارانەوە. بەڵێ هەرێمی کوردستان تا چەند دەتوانیوێتی ببێتە لانکەیەکی ئارام بۆ کریستیانەکان، چونکە ئێستا بۆ خۆتان نەزانن کە ڕێژەیەکی زۆر لە کریستیانەکان ڕۆیان لە هەرێمی کوردستان کردووە بۆ ژیان. ئێمە بژاردەی یەکەم بۆ کریستیانەکان لە بەغدا و مووسڵ لە کەرکووک و لە بەسڕە بریتە لە هەرێمی کوردستان. زۆرێک لە خانەوەدەکان بەڕاستی چوونە ناوچە گوندەکانی گوندە دەرینەکان، لە دهۆک بێت، لە زاخۆ بێت، کە ئێستا دووبارە ئاوادان کراونەتەوە. بەشێشی دیکەشیان وەکو گوتم هاتوونەتە عەنکاوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لێرە نەشوجێ بوون. لە هەرێمی کوردستان پێشوازی لە خانەوەدە کریستیانە کراون. پێش ساڵی 2023
ساردە و پێش هاتی هێرشەکانی داعش بۆ سارە مووسڵ و دەشتینینەوە ئەو تەنگژە ئابوووری کە ڕوبڕووی وڵات بوویەوە زۆرێک لە توانە مرۆیەکان کریسیانەکان کارەکانیان بۆ لە بەغدا و مووسڵەوە بۆ هەرێمی کوردستان گواستۆتەوە لێرە کار دەکەن وەکو مامۆستا یاخۆ پزیشکان و زۆرێک لە توانەکانی دیکەش بەڕاستی ئەمە وای کردووە کە کریسیانەکان لە هەرێمی کوردستان سەقامجی هەست بە سەقامگیری بکەن و نیشتە زێبن لە هەمان کاتدا لە ڕووی ئاسایش و سەقامگیریشەوە لە هەمان کاتدا دەبینین ئەم پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕاستیدا کە ئێمە دانی پێدادەنین لە ڕاستیدا دەبێ ئەوەش بزانین کەەوە تەنگژەی ئابووریش لە هەمان کاتدا لە تەواوی هەرێمی کوردستان کە کاریگەری هەبووە ئەمەش کاریگەری لەسەر پێکاتی کریسیانەکانیش هەبووە بەڕاستی هەروەکو چۆن هەر تاکێکی دیکە هەستی پێ دەکات بەڵام کاتێک ئێمە باسی پێکەوە ژیان دەکەین لە هەرێمی کوردستان و باس لە مامەڵەی ڕۆژانە و کاردانەوەی ڕۆژانە دەکەین لە ڕاستیدا هەست بە دڵنیایی دەکەن کریسیانەکان لە هەرێمی کوردستاندا لەم لایەنەوە ئەمە ڕاستی ئەمەش پەیامێکە پەیامی سەقامگیریە ئێمە پێش 2 هەفتە کۆبنەوەیەکمان هەبوو لەگەڵ بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران لە باڕاسپاردەی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی کە ئێمە گوێبیستی بابەتەکان بووین گوێبیستی کێشەکان بووین لە پێکاتی کریسیانەکان لە هەرێمی کوردستان لە بەڕاستی کۆبوونەوەیکی زۆر لێکتێگەیشتن هەبوو لە کۆبوونەوەکەدا ئێمە خوازارین کەوە لە چەند ڕۆژی داهاتوودا چاومەن لە کاری زیاترە بۆ ئەوەی کەوە بەشێک لە کێشەکان چارەسەر بکرێن ئەم هەنگاوانە بەڕاستی ئەم هەڵوێستانە لە ڕاستیدا هەنگاوی زۆر ئارێنی و گرنگن بۆ حکوومەت هەرێمی کوردستان ئاماژەی گرنگون ئاماژەی زۆر ڕوون و ئاشکران کە بۆ ئێمە کریسیانەکان کە ئێوەی کریسیانەکان بەشێکی گرنگ و بنچینەین لەم هەرێمی کوردستاندا زۆر گرنگن بوونی ئێوە لە هەرێمی کوردستاندا لە حەق ڕاستیدا وەکو گوتم ئێمە هەستی پێ دەکەین هەست بۆ گرنگشی پێدا نەدەکەین لە مامەڵەی ڕۆژانەماندا بەڕاستی زۆر باشە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری بە قەزاکردنی عینکاوەیدا ئەمە چوە بواری جێبەجێکردنەوە ئەم بڕیارە چەندە گرنگ بوو لای ئێوە و چۆن هەڵیە سەنگێنن ئەم بڕیارە زۆر گرنگ بوو من گوتم ئەمڕۆ عەنکاوە وەکو ناوچەیەکی کریسیان نشین زۆر نایە بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە یەکێکە لە کارە گرنگەکان کە دەبێ ئاماژەی بۆ بکەین لە ڕاستیدا کردنی عەنکاوە بۆ قەزا ئەمە ئاماژەیەکی زۆر گرنگە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە کە گرنگی بەم ئامادەیی کریسیانەکان لە هەرێمی کوردستان دەدرێ خەڵکی عەنکاوە چاوەڕوانن لە سەرۆکوەزیران کاری زیاتر بۆ پەرەپێدانی زیاتری خزمەتگوزاریەکان کە لە عەنکاوەدا هەیە لە هەمان کاتدا عەنکاوە چاوەڕوانی کار و خزمەتگوزاری زیاترە لەلایەن سەرۆکوەزیرانەوە بۆ ئەوەی کەوە دەستپێشخەری زیاتر و زیاتر بکرێ بۆ چالاکردنی بەشێک لە خزمەتگوزاریە سەرچیەکانی و پێویست لە قەزای عەنکاوەدا لە ڕاستیدا تەنانەت ڕەوەندی کریسیان لە ئەمریکا لە ئوسترالیا لە کەنەدا لە هەمان کاتدا هەستیان بە دڵنیایی کردووە بۆ ئەم ئەوردانەوەی حکوومەت هەرێمی کوردستان بۆ کریسیانەکان بەڕاستی کاریگەرێکی زۆری دەبێت کاریگەرێکی ئەرێنی زۆری دەبێت بۆ دۆخی کریسیانەکان لە هەرێمی کوردستاندا سەقامگیری لە هەرێمی کوردستاندا لە هەمانکاندا بۆ پتەوکردنی کاری وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا بە تایبەت کە ڕەوەندی ئێمە لە دەرەوە لە هەندەراندا هەمیشە چاویان لە هەرێمی کوردستانە بۆ ئاسایش و سەقامگیری بۆ ئەو بەڕاستی ئەوان وەکو دەرفەتێک دەبینین بۆ وەبەرهێنان ئەمەش پەیامێکە کە ئێمە هەمیشە دەیگەینین کەوا وەرن بۆ هەرێمی کوردستان وەبەرهێنان کە چووکە دەرفەتی کار دەرەخسێنن دەرفەتێکی کار بۆ گەنجەکانمان زۆر باشە دوپرسیارم ئەوەیە هێشتا ژمارەیەک لە کریسیانەکان ئەگەر چی کەمیش بێ لە عێراق لە ناوچە جیاوازەکانی عێراقدا ماونەتەوە ئێوە هیچ پەیوەندیەکتان هەیە خودت هیچ گفتوگۆیەکتان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆی دۆخ و ژیان و گوزرانی ئەوانیش باشتر بکرێ ئەو مەترسیە کە خۆتان باسیەکەن لەگەڵ لەسەر ژیانی ئەوانە کەم بکرێتەوە لانی کەم لەو ناوچانە بێگومان بەرپرسان باتریارکە یاخۆت مەترانەکان لە پەیوەندی بەردەوامدان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێداویستیەکان بۆ کێشەکان بۆ تەنگژەکان هەموو ئەوانەی کە
پێکاتەی کریسیان کێشیان هەبێت لە دەشتینەوە لە مووسڵ لە بەغدا لە بەسڕە بێت هەمیشە کڵێسا هەوڵی داواکە کێشەکان چارەسەر بکە گوێ لە داواکاریەکان بگرێت خەمەکان بگوازێتەوە ئامادەیی کریسیانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتی لە 50 ساڵی ڕابردوودا لە 120یان بۆ 100 بۆ 120 لە هەمان کاتدا ژمارەکە کەم بۆتەوە بۆیە کڵێسا وەکو دەنجێک دەیەوێت ئەو پەیامە بگەینێت بەرگری لە پێکاتی کریسیانەکان دەکات بەبێ ئەوەی کەوا بیری بچێت گرنگی جەختکردنەوە لەسەر چارەسەرکردنی کێشە سیاسیەکان بە لێک تێگەیشتن بە گفتوگۆ چونکە ئەمە بەڕاستی ڕنگدانەوەیشی ئەرێنی دەبێت لە ڕێگەی گفتوگۆ و دانوستانەوە نەک تەنها کریسیانەکان پێویستیان پێی هەیەی باوکو هەموو مرۆڤێک لەسەر ئەم زەویە پێویستی بەوە هەیە کە هەست بە ئاسایش و سەقامگیری بکات چونکە هەمووان ماندووبووین لە تەنگژە و لە جەنگەکان بەڕاستی. بەڕێز مەتران بەشار وەردا سەرۆکی ئەسکوفیەی ئەبرەشی کردان لە عینکاوەوە سپاس بۆی کە بەشدار بووی لەگەڵمان. شکرا.